لحديثك صحيحة كلا سلسلة أحاديث صحيحة هاتو بجمارة 437 بيغمري قاعدة فرمي صلى الله عليه وسلم ومن قال في مؤمن ما ليس فيه أو كسيشتيك بتبلي برامبر بمسلمانك اشتي بدا تقال مسلمانك أو مسلمانا نيوت بيه شوك غيبت لبهتان بتشكتره شوك غيبت كتو دلي مسلمان فرانكس وايش تحيتيا بلان بهتان أويا أو اشتلو مسلمان دانمية هركسيك شتێک بۆ مسلمانێک هەڵ ببەسێ شتێ بداتە پاڵ مسلمانێک ئەو مسلمانە ئەو شتەی تیا نەبێ واتە بوهتان بێ بۆی هەڵبەسرا بێ ئەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم حبس في ردغة الخبال حتى يأتي بالمخرج مما قال وليس بخارج بس يو بگرین بەخۆمان دابچینەوە نەڵێن فڵان ئافرەت خەریکی زینایە فلان پیاو زینا دەکات فلان پیاو خراپە دەکات بە بەڵگەوە قسە بکە ئەگەر بەڵگەت پێ نەبوو شوێنی وتیانی ئەموو ئەو مەکەوە چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بئس مطية الرجل زعمه خراپترین قسە ئەوەیە بڵێ وتیان ئاخر بە وتیان خۆت مەخە ناو جەهەنەمەوە کەواتە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسەی شتێ بداتە پاڵ مسلمانێک بەبێ بەڵگە ئەو شتە لەو مسلمانەدا نەبێ ئەوە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە ڕەدغەت الخەبالە حەبسیەکە ئەزانی کوێیە ئەو شوێنەی کە کێم و جەراحەت و زووخاوی ئاهلی جاهەنەمی تیا کۆ بێتەوە هەتاکو بەڵگەیەک نەهێنێ بە بەڵگە نەیسەلمێنێ فڵان کەس وا بووە ڕزگاری نابێت بێگومانش بەڵگەی بێنە چونکە بوختیان هیچ بەڵگەیەکی لەسەر نییە کەواتە کێ پێی خۆشە خوای گەورە کێم و زووخاوی جەهەنەم بکاتە ناو سکیا با بوختیان بە خەڵکی بکە کێ پێی خۆش نییە با بە خۆیدا بچێتەوە